دەچینە لای میوانەکانمان گفتوگۆکانی ئەمڕۆ یەکەم میوانمان لە کەلارەوە داخڵە بێ لەگەڵمان زۆر بەڕێز دکتۆر دیلمان ئەحمەد قادر کە بەڕێزیان پسپۆڕی رەخنەی ئەدەبین لە ماوەی ڕابردوودا هەفتەی ڕابردوو نامەی دکتۆراکەی تێزی دکتۆراکەی گفتوگۆ کرد لەبارەی بە بڵین چەمکی خراپەیە لە نێو ڕۆمانەکانی بەختیار عەلیدا. بەختیار عەلی نووسەری نێوداری کورد و خۆشببختانێکێکە لەو نووسەرانی کە لەسەر ئاستی گیان ێستا ناسراوە ڕۆمانەکانی وەرگێڕاون بە زمانەکانی ئەڵمانی، ئینگلیزی، سویدی، عەرەبی، فارسی، کرمانجی بە زۆر زمانی تریش، ینی ئەم مای خۆشحاڵێ بۆ هەموو لایەکمان وەکو کوردێک و بێگومان ئەمە هەرمای خۆشحاڵیە کە تێزێکی دکتۆرا نامەیەکی دکتۆرا لەبارەی ڕۆمانەکانی بەختیار عەلیەوەیە گفتوگۆکەین لەسەر ناوەڕۆکی نامەکە و هەڵبژاردننی نامەکە لەسەر ڕۆمانەکانی بەختیار عەلی. دکتۆر دیلمان سڵاو لێبێ، بەیانیت باش، بەیوان باش بیت، پیرۆزبایی نامەکە و لێکەین، پیرۆزبایی دکتۆراکەت لێکەین، پێمان بڵێ بۆ ئەم بابەتت هەڵبژارد. باش بە ئومێدی ساو سەلامەتی بۆ هەموو لایەک. ڕاستیە من یەکەم جار دەمەوێت بۆ داخڵ بم دیلمان قادر ئەحمەد، یعنی ناوەکە بەو شێوازەوێت. دومیشان وەکو پرسیارەکەی بەڕێستان کە ئاماژەتان پێی کرد، من بە گرنگم زانی وەکو مرۆڤێکی هاوچەرخ، مرۆڤێک کە هەمیشە پرسیارەکە گومانی هەیە لە بارەی ئەو دیاردانەوە کە ڕوبەڕوویان نەبێتەوە. خراپە و دیاردەیە کە لە ژیانی هەرێکێک لە ئێمە وەکو مرۆڤێکی هاوچەرخ بوونی هەیە. ئێمە بەردەوام پرسیاری ئاراساکەین و گومانمان هەیە لەسەر ئەو معریفە چەمکی کە لەبارەی چەمکی خراپەوە هەیە. بەختیار عەلی لە ڕێگەی بابەتەکان، بابەتە ئەدەبیەکان و لە ڕێگەی ئەو تێڕوانینە تیۆریانی کە لە چوارچەوەی گوتار و کتێبەکانە ئاماژەی پێی کردووە، توانیوێتی پرسیاری جددی دەربارەی کۆمەڵێک دیاردەی جیاواز دروست بکە، ئاراستە بکە. ئێمە لە چوارچێوەی ئەم پرسیار و گومانانەی ئێمە لەبارەی ئەو معریفە چەمکەی کە ئاراستەی خراپە کراوە بەگشتی و بە تایبەتی لە ناو ڕۆمانەکانی بەختیار عەلییا و وەکو سنووردارکردنیش لە نێوان دوو ڕۆمانی لە نێو دوو ڕۆمانی وەکو شاری مۆسیقا لەسپەکان و کەشتی فریشتەکاندا. بەختیار ئەو توانیوێتی بە تێڕوانی ئێمە ئەو معریفە چەمکێ بگوازێتەوە بۆ معریفەیەکی ئەزموونی و هەر لەو چوارچێوە ئێمە هەوڵمان داوە ئیش بکەین لەسەر ئەو دوو ڕۆمانە بە دیاریکراوی. ئەمە گرنگی و ئەمە هۆکاری هەڵبژاردننی ئەو بابەتانە بوو و ئەو دوو ڕۆمانە بوو بە دیاریکراوی لە لای بەختیار عەلی. بەڵێ زۆر باشە. دکتۆر ئەگەر پێمان بڵێ لە ماوەی کارکردنت لە نێو ڕۆمانەکانی بەختیار عەلیدا بە چی گەیشتی؟ ینی دەتەوێت چی بڵێ لەبارەی چەمکی خراپەوە؟ ینی ئایا بەختیار بە شێوازێک باسی لە چەمکی خراپە کردووە لە نێو ڕۆمانەکانیدا؟ زۆر بەڵێ، ڕاستی تایتڵی دکتۆراکە کە چەمکی خراپەی لە ڕۆمانەکانی بەختیار عەلیە، سەبتایتڵی دکتۆراکەش یا تێزەکەش بریتە لە لێکۆڵینەوەیەکی دەنوشتکاری فەلسەفی. هەڵبەتە ئێمە ئەگەر بڵێن ئیش نەکراوە لەسەر چەمکی خراپە، بەڵێ بەر لە ئێمە ئیشێکی جددی و باشیش کراوە، ئیشی زانستی کراوە، بەڵام لە چوارچێوەی زمانەکانی ترا پێمان وایە بۆ شێوازە و بۆ ستایلێک کە ئێمە ئیشمان کردووە لەسەر ئەو ڕۆمانانەی بەختیار شێوازێکی نوێ بۆ ناو ڕەخنەی ئەدەبی کوردی. بەختیار لە ڕێگەی سەبتایتڵی تێزەکەەوە کە لێکۆڵینەوەیەکی دەنوشتکاری فەلسەفیەوە هەوڵمان داوە لەو چوارچێوە کۆمەڵێک تێڕوانینی جیاواز دەبارەی چەمکی خراپەوە کە بۆ میتۆدۆلۆژی تێزەکە گرنگ بوون. یعنی ئێمە میتۆدی ئیکارکردنەکەمان کە دەنوشتکاری فەلسەفیە بۆ ئەوەش گەڕاوینەوە بۆ دیاردەناسی هێرمۆنەتیک، کۆمەڵێک تێڕوانینی جیاوازمان هێناوە لە ڕوانگەی سیاسی، کۆمەڵایەتی دەرونی و ئاینیەوە. لە ڕاستیە بۆچی ئێمە ئەم ناونیشانەمان هەڵبژاردە و ویستومانە بەچی بگەین؟ معریفە چەمکیەکە لەبارەی چەمکی خراپەوە کۆمەڵێک تێڕوانینی بەرهەم هێناوە کە ئێمە لە دەرەوەی ئەزمموی خۆمان دیاردەکانی پێ بناسیینەوە. یعنی ئەوەی کە خراپەیە لە دەرەوەی ئەزمموی خۆم بزانم تێڕوانینی چەمکیم چییە بۆی، بەڵام دوای ئەوەی کە دێتە ئەزمموی منەوە
ئایا ئەو شتە خراپە وەک ئەوەی کە لە دەرەوەی منەوە پێم ئاشناکراوە، ئایا ئەو چەمکانەی کە لە دەرەوە بۆ دیاردەی خراپە دیاریکراون ئایا بوونی ڕەسەنی من دیارەکەیان نا یا داگیرەکە یاخود نا. بۆیە ئێمە لە چوارچێوەی ئەو ڕۆمانەیە یا لە چوارچێوەی ئەو تێزە و لە چوارچێوەی ئەو دوو ڕۆمانەیە هەوڵماندا بگەین بۆی ئایا بەڕاستی چەمکی خراپە چییە، ئایا خراپە لە دەرەوەی ئینسانەوە سەرچاواگریا لە ناوەی مرۆڤ خۆیەوە، چکە ئەمە بۆ خۆی پرسیار و گریمانەی تێزەکەش پێکەیەن هاوکات لەگەڵ کۆمەڵێک گریمانەی ترا بۆ نمونە ئایا پاڵنەرەکانی خراپە چین لە ڕووی دەروون شیکاریەوە، ئایا خراپە بابەتێکی ڕیشەیە لە بوونی ئینسان خۆی و بەشێکە لە جەوهەری ئینسانیاوەتە خراپە و دیاردەیە کە لە ئەنجامی بەرکەوتن و ئەزمونکردنی لایەنە جیاوازەکانی ژیانی من لە ناو دەستگا جیاوازەکانی ناو کۆمەلگا سیاسەت یا هەموو لایەنەکانی تر بەرکەوتنی من لەگەڵ ئاین و چۆنەتی ئەزمونکردنی من لەگەڵ ئەو دیاردانە، ئایا ئەو هەڵوێستەی کە من ئەیگرمە بەر لە یاو ئەزمونەی کە من هەما لەکوێوە پێناساکرێ لە دەرەوەی منەوە یا لە ناوەی منەوە پێناساکرێ. ئێمە ویستمانە لە ڕێگەی ئەم تێزەوە لەو بابەتە تێ بگەین لە چوارچێوە دوو ڕۆمانایە کە ئاماژەمان پێی کرد. باشە کاک دیلمان با بزانین ئەوەی بەڕستان زانیاریتان هەبێت توێژینەوەی دیکەی لەم شێوەیە کراوە لە هەرێمی کوردستانە کە سوود لە نووسین یاخود ڕۆمانە کوردیەکان وەربگیرێت بۆ بەدەستێنانی تێزی دکتۆرای خۆت هەر بڕوانامەیەکی دیکە بێت؟ بەڵێ بێگومان بەختیار عەلی خۆی نووسەرێکی گەورەی کوردەکە وەکو خۆتان ئاماژەتان پێی کرد کە جێگەی شانازیە بۆ تاکی کورد و بۆ کولتور و ڕۆشنبیری کورد. بەڵێ ئیش لەسەری کراوە، بەڵام بەو شێوازەی کە ئێمە وەکو میتۆدۆلۆژیەکە کە ئاماژەمان پێکرد دەروونشیکاری فەلسەفی و لە چوارچێوەشە سوودوەرگرتن لە دیاردەناسی، چونکە خۆی لە ڕاستیە گرنگی ئەم تێزە لەوایە وەکو میتۆدۆلۆژیە، وەکو ئەوەی کە زمینە سازیەکی تیۆری بکەین بۆ چەمکی خراپە و بەتایبەتیش لە ڕۆمانەکانی بەختیارە. ڕاستی پێم وایە ئەمەی ئێمە تازیە لەو ڕۆوان ئەژیناویشکردن لەسەر بەرهەمەکانی بەختیار بڵێ ئیشی تریشەیە. باشە دکتۆر باست لە دوو ڕۆمانی کرد، شاری مەسخارەسپیەکان و کەشتی فریشتەکان، وەکو دەزانین کەشتی فریشتەکان سێ کتێبە بەڵام تاوکاری یەکترن ڕووداوەکانی کەسایەتی زۆر و زەوەندی تێدان، ینی کەسایەتی ئاڵۆزی تێدان، هەمیشە بەختیار بۆ ناسراوە کەسایەتیەکانی ئاڵۆزن، ینی بۆ نمونە عەرەبانەکێڕێک، دەستگێڕێک، ینی دووکاندارێک، کرێکارێک، شوانێک، ینی بە زمانی فەیلسوفی قسە دەکا، ینی هەندێک زار وەکو ڕەخنەش ئاراسی بەختیار دەکرێت دەوترێ، ینی کەسایەتیەکانی هەموو بەیەک ئاست قسە دەکەن، هەموو بەیەک ئاست کە کاتێ گفتوگۆکەن لاسێکی زۆر باڵایان دێجار قسە دەکەن. وە کەسایەتیەکان ئاڵۆزن، کەسایەتی زۆر باشی تێدایە بە پێوەرەکانی کۆمەڵگەی ئێمە، بەڵام هەندێک ڕەفتاریشی لێ دەبینین کە بە دەرە لە ئەوەی کە ئێمە ڕەنگە وەکو شێوەیەک لە شێوەکانی خراپە لێ بڕوانین. ڕوانینی تۆ ئەماوەیە سەر و کارت لەگەڵ ڕۆمانەکانی ئەودا هەبوو؟ بەڵێ دەستان خۆش بێت، لە ڕاستیا پرسیارێکی جەوهەریە، چونکە هەموو ئەو تێڕوانینانی کە پێشتر هەبوون با بڵێن گۆشەنیگای ئێمەیان لە قاڵب داوە، تێڕوانینی ئێمەیان لە قاڵب داوە بەرامبەر بەختیار و بەرهەمەکانی بەختیار. تێڕوانینی من وەکو ئەوەی کە ماوەیە لەسەر ئەو دوو ڕۆمانە بە دیاریکراوە بۆ چوونە تیۆریەکانی بەختیار عەلی کارم کردووە. ڕاستی من پێم وایە بە دوو شێواز ئەکرێ وەڵامی ئێوە بدەمەوە. یەکەمیان ئەوەیە بەختیار دەرهاویشتەی دوو جۆر فەزایە، فەزایەکی ناوەکی و فەزایەکی فیزیکی. ئەوانەی کە ئەو تێڕوانینە لە ئاراسی بەختیارەکەن کە ئێوە ئاماژەتان پێی کرد، ئەوانن کە دەیانێت بەختیار و بەرهەمەکانی بەختیار بێنەوە ناو فەزا فیزیکیەکەەوە کە ئەو سنوورە، ئەو جوگرافیا، ئەو کولتور و ڕۆشنبیرێکە کورد لێرە خاوەنێتی. بەڵام ئێمە دەبێت بزانین کە بەختیار فەزایەکی ناوەکیش هەیە ئەکرێت لە ژینگە و لە جوگرافیای دەرەوەی هەرێمی کوردستان و ناوچەکە بەگشتی دروست بوو بێت. بۆیە کاراکتەرەکان و کەسێتەکانی بەختیار کەسێتیەکن دەرهاویشتەی یەکگرتنی ئەو معریفە ئەو فەزا فیزیکی و ئەو فەزا ناوەکیە کە زیاتر فەزایەکی ناوەکی. تێکستی ئەدەبیش تێکستێکە دەرهاویشتەی بە جۆرە لە جۆرەکان واقعیت بۆەکە بە خەیاڵ و دەستکاری واقعەکە. بۆیە پێم وایە بە ڕێژەیەک ئەوە زوڵمکردنە لە خودی بەختیار و تێکستەکانی بەختیار کە
خەڵکانێک پیان وایە کە بەختیار بە زمانی خۆی ئەیان دوێنێ بە معریفەی خۆی بیریان پێکاتەوە. لە ڕاستیە کەسێتەکانی ئاڵۆزن و کەسێتەکانی هەڵگری پەیامی جیاوازن کە هیچیان یعنی بە تێڕوانینی من هیچیان لە بیرکردنەوەی تاکی کورد بەدەر نین. زۆر یعنی لە گۆشەنیگای جیاوازەوە ئەگەر بۆ ڕۆمانەکانی بەختیار بڕوانی بە تایبەتیش ئەو دوو ڕۆمانەوە کۆی کە بەڕێزیشت ئاماژەت پێکرد کەشتی فریشتەکان کە لە سێ کتێبە خۆی بینێتەوە و کاراکتەری زۆری تێدایە. ئەمانە بە تێڕوانینی من هیچی لە دەرەوەی کۆمەلگای کوردی و بیرکردنەوەی کۆمەلگای کوردیەوە ئیش ناکەن. و خاڵێکی تر کە زۆر گرنگە و ئاماژەتان پێکرد پێویستەکان من لێرە قسەی لەسەر بکەم. ئاڵۆزی دنیای بیرکردنەوە دنیای ناوەکی کەسێتەکانی ناو ئەو ڕۆمانانە لە ڕاستیە وەکو ئەوەی کە بەختیار خۆی لە تێڕوانی تێوریەکانە ئاماژە زۆر بە داسایڤیستیەکە. تێکستەکانی بەختیار ئیشکردن لەسەرەوەی کە هیچ مرۆڤێکی بێخەتا لەسەر ڕووی زەوی نییە و بە تایبەتیش لە کۆمەلگای کوردیا هەمومان خەتابارین ئەوەی کەواکە پێویستیەکان و سەرچاوی بەدەستێنانی و پێویستیانەی ئێمە کە ئێمە هەوڵ بەردەوام لە ململانێداین بۆ دەستەبەرکردنی. بۆیە زۆر زۆر ئاساییە و یەکێکە لە خاڵە جەوهەریەکانی تێکستەکانی بەختیار عەلی کە کاراکتەرەکانی دەبێت ئاڵۆز بوون و بیرکردنەوەی ئاڵۆز و گۆڕانی بەردەوامیان هەبێت چونکە بەردەوام لە بیرکردنەوە و لە هەوڵی ئەوەدان گەشەی ئەخلاقی بکەن و بە کامڵێتی کەسێتی خۆیان بگەن. باشە دکتۆر قسەیەکت کرد لە نێو قسەکانە داوای باست کرد کە ئێمە هەمومان بە شێوەیەک لە شێوەکان خەتابارین بەرامبەر ئەنی مرۆڤ هەمیشارێکە و پشکی خۆی بەردەکەوێت لە خەتا لەو ڕووداوانی کە لە کۆمەڵگەکەیدا ڕوودەدەن لەو ڕۆژێکە لە کۆمەڵگەکەیدا هەیە. بەختیار عەلی ئەمەی لە شانۆنامەیەکدا کۆ کردوێتەوە بۆ دۆزەخ ئەیبێ گوناهان ئەنەوە چەمکەی کە تۆ باس کردووە. لێدا زۆر بەوردی باز لەوە دەکا کە هەموو مرۆڤێک ئەبێ هەست بەم تاوانباریی خۆی بکە. هەموو مرۆڤێک ینی لە کۆمەڵگەدا تەنانەت جێگی نابێتەوە ئەگەر پشکێکی لە تاوانبارکردنی خۆی بەرنەکەوێ کە مرۆڤ خۆی بە تاوانبار زانی ئەوجار دەتوانێت ینی هەم سزای ناوەکی خۆی بدا تەرونیەن بەخۆی بڵێ بەڵێ تۆش بەشێکی لە سیستەمەکە. ئەم چەمکە تا چەندە لە کۆمەڵگی ئێمە ینی هەستەکەین زۆرێک لە جۆرەکان غیابی هەیە. ینی بۆ نمونە دەمیێر کەسێک دەکەیتەوە دەڵێ وڵاتەکە خراپە حکوومەتەکە خراپە سیستەمەکە خراپە بەڵام لە ژیانی خۆی بکۆڵیتەوە خۆشی بەشێکە لە سیستەمەکە خۆشی بەشێکە لە گەندەڵیەکە لە میدیاکارانەوە با دەست پێ بکەم لە میدیاکاران لە مامۆسایانی زانکۆ لە فەرمانبەران بۆ نمونە لە دەسەڵاتداران ئەنجە تا ئەگاتە لوتکەی دەسەڵات. یعنی دەمێر کەسێک بکەیتەوە ئەو چەمکەی بەختیار کە باسی دەکا خۆی بە بێتاوان نەزانێت لە کاتێکە هەرێکە و بەشێک لە تاوانەکەی لە ئەستۆیە و بەشێک لەو نادادیانەی هەیە هەرێکە و بەپێی مەکانەتی خۆمان لە کۆمەڵگەیە بەرمان دەکەوێت. بەڵێ خۆی خاڵی جەوهەری و گرنگی تێزەکە لێەوە سەرچاواگرێکە دووبارە ئەم دیاردانەیەنێتەوە ناو ئەزمموی کۆمەلگە و ئەزممونە جیاوازەکانی تاکەکانی کۆمەلگای کوردی. خاڵێکی زۆر جەوهەری باس کرد چکە لێرەوە ڕۆمانەکە گرنگی خۆی دەستەبەرەکە لەبەرەوەی ئەگەر ئێمە کەسێتی لیوا جەنگیز وەربگرین وەفای ڕەفعەتبەگ گرفتەکە لەوای ئێمە هەر هەڵوێستێک وەرەگرین بە هۆشیاریەوە وەری ناگرین. هەڤاڵ شێرخان هەڵوێستی سیاسیمان بێ هەڵوێستی کۆمەڵایەتیمان بێ هەڵوێستی ئاینیمان بێ. یعنی من گرفتەکە لەوەدا کە تاکی کورد وەکو ئەوە بیر ناکاتەوە کە بەرپرسیارەتێکی لە ئەستۆدا ئیتر لە هەر سێکتەرێکی ئەم ژیان و کۆمەلگای کوردەواریا بێت. بەختیار من لێرەوە ئەم دەرفەتە بقۆزمەوەی کە بڵێم بەختیار لە ڕێگەی تێزەکانی و ئەوێ بچێتەوە سەر ئەو ڕێچکەی کە نیچە لە کتێبی The Best of Tragedy باسیەکە. کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی کولتوری ئەدەبی هونەری بەرزی هەیە بەڵام دوجار بە حکمی ئەو هەڵکەوتە جوگرافی و هەڵکەوتە شوێنەی کە کورد و کوردستان هەیەە بەرکەوتنی هەیە لەگەڵ کۆمەڵێک ئەزمموی ئاینی فەلسەفی جیاواز سیاسی جیاواز ئەمانە هەمووی وای کردووە کە بیرکردنەوە و ئاڕاستی ئەخلاقی تاکی کورد لە قاڵب بدا. بۆیە لە کۆمەلگای ئێمە ئەم هەژمونە جیاوازانەوان کردووە کە ئێمە بە جۆرەکان لەژێر فشاری ئەوە بین خۆمان لە بەرپرسیارەتی بدزینەوە. لە ڕاستیە هەموو کەم و کوڕیە کە بەختیار ئاماژەی پێەکە لە ڕۆمانەکانیە ئەچێتەوە ئەستۆی هەر تاکێکی کۆمەلگای کوردی چونکە ئێمە لە چوارچەوەی ئەزمموی خۆمانە هەمیشە لە ململانێدان بۆی کە باشترین و چاکترین شت بۆ خۆمان دەسەبەرکەین بەڵام لە هەمان کاتیشە هەرچی
ناشینیەکان هەیە لەسەر خۆمانە لای بدەین و بیدەینە پاڵ کەسانێکی تر کە ئەمەش بۆ خۆی چەمکێکە یا باوڵێن یەکێکە لە بنەماکانی تیۆری دەروونشیکاری کە ئێمە لەناو فەلسفەی دەروونشیکاریە وەکو ئەوەی کە سودمان لێبینیەوە و توانیمانە هەموو دیاردانە بخێنەوە ناو ئەزمموی تاک خۆیەوە کە لە ناو ڕۆمانەکانە ئاماژەی پێکراوە بۆیە بێگومان لە هەموو سێکتەرێکی کۆمەلگای کوردەواریە لە هەموو گۆشەنیگایەکەوە بۆی بڕوانین تاکی کورد خەتابارە و خەتاکەشی ئەوەیە کە بوونی ڕەسەنی نییە و نەیتوانیوە بیرکردنەوەیەکی وا بۆ خۆی پێشنیار بکایە بچێتە قاڵبی بیرکردنەوەیەکی واوە کە بتوانێت بەرپرسیایەتی کردەوە و هەڵوێستەکانی خۆی لە ئاستۆی خۆی بگرێت. زۆر باشە کاک دیلمان ئەگەر باس لە تێزی دکتۆراکەت بکەینەوە بێگومان لە کاتی ئەنجامدانی هەر کارێکە ڕوبەڕووی کێشە و گرفتە بینەوە بەڵام بەڕێستان لە کاتی ئامادەکردنی تێزی دکتۆراکەتانە ڕوبەڕووی هیچ کێشە و گرفتێک بوونەوە بەتایبەت کاتێکە چەمکی خراپەت لە ڕۆمانەکانی بەختیار عەلیا بەکارهێناوە ئەمە تا چەند ئاسان بوو بۆت؟ بەڵێ فعلەن وەکو شتێک عادەتەن هەموو کارێک لەو ئاستە و لەو شێوازەیە ڕوبەڕووی ئاستەنگە بێتەوە یەکێک لە کێشەکانی من یەکێک لە ئاستەنگەکانی من باوڵێنەوە گرفت و ئاستەنگانی کاتۆتە بەردەوم خودی زاراوەی خراپەیەک بۆ وەرگێڕانی بۆ سەر زمانەکانی تر یا لە زمانەکانی ترەوە چه زاراوەیەک بەکاردێت بۆی کە وەریگەڕین بۆ سەر زاراوەی خراپە لە ڕاستیان هەموو ئەو شوێنانەی کە من گوێم لێ بووە لە وتارەکانە لە ئەو وتارانی پێشکەشکردن و سینەکانە وشەی شەڕ بەکاردهاتووە ئێمە پێمان وایە شەڕ لە زمانی کوردیە قاڵبی خراپە ناگرێتەوە خراپە لە زمانی عەرەبی ئەشەڕی بۆ بەکاردێت لە زمانی فارسیە شەڕ و لە زمانی ئینگلیزیشە ئیڤڵ ئەمە کاتێکی زۆری وتا ئەوە یەکلای بکەمەوە لە یەکێکی تر لە ئاستەنگەکانم نەبوونی سەرچاوی پێویست بۆ بابەتە بە زمانی کوردی دەنا لە لێکۆڵینەکان بە زمانی ئینگلیزی و بە زمانی فارسی و بە عەرەبیش لێکۆڵینەوەی باش و زانستی ورتەیە کە متوانین مەسئولانە ببینن لە کۆمەلگای کوردیا ئیشکردن لەسەر ئەو بابەتە تۆزە سنووردارە و ترس و دڵەڕاوکیەوێ بەڵێ. باشە دکتۆر ئەم ماوەیە کە دەست کرد بە نامەی دکتۆراکە پەیوەندی و لەگەڵ بەختیار عەلیا هیچ هەبوو هیچ پەیوەندیەکت پێوە نەکرد چونکە دەزانین پێم وایە بێمە یەکەم نامەی دکتۆرایە لەسەر بەرەمەکانیە و هیچ پەیوەندیەکتان هەبوو هیچ ئاگاداری ئەم دکتۆرایی تۆیە؟ دەستت خۆش بێ ئەو پرسیارە کە هەمیشە ڕخ نەشە لەسەر خۆم ئەوە یەکەم بەڵام من هەوڵم دا و دەستەبەر نەبووە دەستەبەر نەبووە عادەتەن ئەکرێ ئەمە بەشێکی بگەڕێنمەوە بۆ گۆشەنیگای نووسەرانی ئێمە کە جۆرێک لە جۆرەکان متمانیان بە لێکۆڵینەوەی ئەکادیمی لە ناو سێکتەری ئەکادیمیانە ئەمیشە ئەکرێت بەشێکی خەتاکەی بگەڕێمەوە بۆ ڕاگەاندنکار کە بە کەمترین کە چەندە دەستگای کورسان دەستخۆشی مێ بۆتان ئاگادارم خۆ بە دوایە نەگەڕایمەی خەسەر میدیا ئێستا من ینی بەڵگەمان لایە کە داوامان کردووە قسە بکەین لەگەڵ بەڕێزیانە بەڵام دەستەبەر نەبووە لە هەمووشی گرنگتر ئێمە ئاگاداری ڕاگەاندنین هەر بەو دیوەی تراکە بەڕێزت ئاماژەت پێکرد بۆ نمونە یەکێک لە چاوپێکەوتنەکان و زنجیرە چاوپێکەوتنی کە ڕۆژنامەی هاوڵاتی لەگەڵ بەڕێزیانە کردووی لێ زۆر وەڵامی زۆر پرسیاری منی داوەتەوە کە ئەکرێ پرسیاری من بوو بێتن بۆیە لێرە ڕاگەاندن ڕۆڵی خۆی هەیە بەڵام من لەوێ گلەیەکەم هەیە کە بەڕاستی قسەکردن لەسەر دنیای ئەکادیمی لە ناو زانکۆدا یا لە شوێنە ئەکادیمی جیاوازەکانە زۆر گرنگە میدیا گرنگی پێ بدە ئێمە لێرە من نامێ خۆم بتزمەوە لە پرسیارەکەی بەڕێستان لە ڕاستیان من نەمتوانی دەستەبەریکەم دەنا هەوڵم داوە و خاڵێکی تر لەوەی کە جۆرێک لە ئەوەی کە پەیوەندیم نەبووە لەگەڵ یاوای لێکردوم ئەوە بوو کە ساڵی ڕابردوو لێرە بوو پرسیارانی کە لە مشکی من نادروست وەڵامی داونەتەوە دکتۆر ساڵی ڕابردوو لێرە بوو ینی چەند چالاکیێکیشیمان دەبینی هەر لێرە لە کوردستان ماوەیەک لێرەش مایەوە چەند سەردانێکیشی دەکرد بۆ خۆشی باسی دەکەن ینی کەسێکی کۆمەڵایەتی و حەزی بە سەردان و ئەوەش هەیە ینی هەندێک جیاوازە لە کارکتەری نێو ڕۆمانەکانی ئەنی لەوێ جدیتر دەرەکەوێت بەڵام لە ژیانی خۆیدا کەسێکی زۆر کۆمەڵایەتی و ئەنی سوعبەتی و ئەوەی کە دەڵێن مەجلیسیشی زۆر خۆشە بەڵام دیسانەوە دێڵم با هەر ڕەخ نەبێ ڕەنگە تۆ زۆر بە دوایدا نەگەڕابی ئەگەرنا ساڵی ڕابردوو لێرە بوو دەتوانی گفتوگوی نامەکەی زیاتر لەگەڵ بکەیت دڵنیان پێشی خۆش دەبوو. هەڵبەتە من ئەمە دووبارە ئەگەر
کاتی بەڕێستان نەگرم لە ڕاستیە میتۆدی ئیشکردنی ئەمە میتۆدێکە زۆر جار کاریگەری یا با بڵێن ئیشکردنی لەگەڵ بەرکەوتنی ڕاستەوخۆیان نییە. ئێمە میتۆدەکەیش لەسەر نووسەر بۆشەنیگای نووسەر و ئاسۆی چاڕوانی نووسەر و تێکست و خوێنەرەکەم خوێنەر من وەکو توێژەر وەکو خوێنەرێکە مامەڵە لەگەڵ تێکستەکانی ئەەکەم لە ڕاستیە ئەوەندەی بۆ من گرنگە بەختیار لە خودی تێکستەکانە بدۆزمەوە چونکە ئێمە ئاڵتەر ئیگۆمان هەیە لە دەروشیکاری فەلسەفیە. من ئەتوانم بڵێم بەشێکی زۆری ئەو کەسێتیانەی کە لە ناو ڕۆمانەکانە قساکەن هەر بەختیار عەلیە با نەچێتەوە ناو قاڵبی تێڕوانی نەڕەخنەیەکانی کە پێشتر هەیە بەڵام ئەمە بەوە نییە کە بەختیار عەلی ویسوێتی کەسێتەکان داگیرکان نا بەختیار عەلی ویسوێتی لە ڕێگەی ئەو کەسێتیانەوە بیکردنەوە گۆشەنیگای تاکی کورد بگوازێتەوە بۆ ناو تێکستەکانی کە خۆشی ئاگادارێتی بۆیە لێرەشە بە جۆرە لە جۆرەکان ئەگەر ئێوە بەڕەخنەی بین وەکو پێشتر وتم خۆم بەڕەخنە لەسەر خۆم ئەیبینم بەڵام پێم وابوو جۆرێک لە ترس و دڵڕاوکەی ئەوێت تۆ بەرکەوتنی ڕاستەوخۆت لەگەڵ خودی نووسرا هەبێت بیرکردنەوەت لە قاڵب بدا ئیشەکەت لە قاڵب بدا بۆیە من پێم وایە توانیومە لە ڕێگەی ئەو تێزەوە ئەگەر وەکو هین نەبێ وەکو چۆنەڵی وەکو ئەوە نەبێت شانازیەک بێت لە دەروی شانازی پێم وایە توانیمە لە هەندێک شوێنە بەختیار کەشف بکەم بەڵێ دەست خۆش بێ دکتۆر سپاس جارێک تر پیرۆزباوی لەکەین دەست خۆش بێ سپاس بۆ ئامادەبوونت وە سپاس کە لەگەڵ ئێمە بووی لە پرۆگرامەکە جارێک تر پیرۆزباوی لەکەین.